لا بەشێکی ناوچەکانی هەرێمی کوردستان ناڕەزایەتی و خۆپیشاندانە زۆربەی داواکاریەکانیشیان وەکو یەکاویش بەم هاوینە نەبوونی ئاو و کارەبایە. بڕیار بوو ئەمڕۆ دادگای باڵای فێدرالی لە عێراق بڕیار لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێم بدات، بەڵام کۆبوونەوەکەی بۆ 28 ئەم مانگە دواخستووە. سڵاوتان لێبێت. تەمووز لە عێراق و کوردستاندا جگە لە پلە گەرمیە بەرزیەکەی مانگی خۆپیشاندان و شۆڕش و کودەتاشە. ئەمڕۆ یادی کودەتای چواردەی تەمووزە لە عێراق. لە هەرێمی کوردستانیش شەپۆلێکی ناڕەزایەتی شار و شارۆچکەکانی گرتوتەوە. لە سنووری وەرتێ کە شەوی ڕابردوو خۆپیشاندەرێک بە گوللا گیانی بەخشی ئەمڕۆ بە خاک سپێردرا و بڕیاریشیان داوە پردی حافیز بگرن. داواشەکان تۆمەتباری تەقەکەر دەستگیر بکرێت و ڕوبەڕووی دادگا بکرێتەوە. لە سلێمانی و هەولێریش هەوڵی خۆپیشاندان شکستی پێهێنرا، هێزە ئەمنیەکان ڕێگەیان نەدا خەڵک گرت ببنەوە. ژمارەیەک ڕۆژنامەنووس و خۆپیشاندەریش دەستگیر کراون. هەر ئەمڕۆ دانیشتوانی گوندەکانی کەورگۆسە گرت بوونەوە مۆڵێتیان داوا تاکوس بینێ کاتژمێر دوای نیوەڕۆ وەڵامیان بدرێتەوە. جینا دەست بە خۆپیشاندان ئەکەنەوە. داواکاریەکانیشیان کارەبا و ئاو و ڕێگا و بانە. لە سنووری قەزای خورمات و دانیشتوانی ژمارەیەک گوند گرت بوونەوە چونکە لەلایەن کەسێکەوە دەستگیرەوە بەسەر 1200 دۆنم زەوی کە مڵکی باب و باپیرانیانە. هەموو ڕۆژەیەک فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم بە هیواوە دەست بە ڕۆژەکەیان ئەکەنەوە کە بەڵکو ئەمڕۆ ڕۆژە بێت کە بڕیار لەبارەی موچەکەیانەوە بدرێت، بەڵام ئەمڕۆ دادگای باڵای فیدرالی لە عێراق بە دواخستنی بڕیاردان لەبارەی موچەوە جارێکی دیکە بێئومێدی کردنەوە. بڕیار بوو ئەمڕۆ دادگای فیدرالی لە کۆبوونەوەیەکیدا بڕیارێکی خێر لە بەرشەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدات، بەڵام دادگاکە بەبێ هیچ بڕیارێک کۆبوونەوەکەی بۆ 28 مانگە دواخست. ئەم بڕیارە دوای ئەوە دێت کە ئەمڕۆ 75 ڕۆژی تەواو بەسەر دابەشکردنی موچەی مانگی پێنجی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێپەڕێت. ئەم ساڵ هەر قەیرانی موچە و کارەبا بەرۆکی هاوڵاتیانی نەگرتووە، ئەوە تا نرخی کاش بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. گۆران حەسەن یەکێ لە کافرۆشە دیارەکانی سنووری دارە ڕاپەڕینە بە 964 وت کەم بارانیەکەی ئەم ساڵ کاریگەری خراپی لەسەر بەرهەمی گەنم و جۆ دروست کرد، هەر بۆیەشە بەرهەمی کا بە شێوەیەکی زۆر کەمی کردووە. وەک ئەوەی ئەو کافرۆشە باسیەکات ئەم ساڵ نرخی دوو فەردەکە بە 6,000 دینارە، بەڵام ساڵی پار نرخەکەی تەنیا 3,000 دینار بووە. هاوڵاتیەک تەلەفۆن بۆ لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی هەڵەبجە ئەکات و ئەڵێت فریاد بکەون کەسێک بارێک پەتاتەی نەشیا و خراپبووی بار کردووە و دەیەوێت لە بازار ساغی بکاتەوە. لیژنەکانی شەسن و دەستی بەسەردا ئاگرن. قایمقامێتی هەڵەبجە بڵاوی کردەوە لەسەر داوای ئەو هاوڵاتیە دڵسۆزە لیژنەکان دەستنا سەر سەیارەکە و بارێک پەتاتە کە تۆنێک و 50 کیلۆگرام بووە دەستی بەسەردا ئەگرن. جاوەک باس ئەکرێت کابرای خاوەن ویستویەتی ئەو پەتاتانە بەسەر هاوڵاتیاندا ساغ بکاتەوە و پێیان بفرۆشێت. هەر بۆیە لیژنەکان نەیان کردوتە نامەردی و هەموو پەتاتەکانیان تەلەف کردووە و کابراشیان داوەتە دادگا. ئەگەر کەسێکتان لە ناو خێزانەکەتان یاخود کەسێکی نزیکتان لێون بوو چی ئەکەن؟ بۆ ئەم مەبەستا سەرنجتان بۆ هەواڵێک ڕائەچێشم کە کۆمەڵێک ڕێنماییە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تونند و تیژی یاخود بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان بڵاو کراوەتەوە. ئەو ڕێنماییانە خۆی لە سێ قۆناغ ئەبینێتەوە کە ئەگەر لە حاڵێکدا کەسێکت لە ماڵەوە لێون بوو چوە دەرەوە و نەگەڕایەوە ماوەیەکی درێژی پێچوو تۆچی ئەەکەی. ئەو ڕێگارە کە بۆت باس ئەکا کار ئاسانیت بۆ ئەکا بۆی بتانی بە زووترین کات یاخود بە سەلامەتی کەسەون بووەکەت بدۆزیەوە. دیارە لە ماوەی ڕابردوودا زۆر حاڵەتی ونبوونمان ئەبیست، هەم لە تەمەنی جیاواز گەنجەکان یاخود بە ساڵاتچوەکان و ئەوانەی کە بە تایبەتیش نەخۆشی لە بیرچوونەوە یاخود زەهایمەریان هەیە کە لە ماڵەوە دەرئەچن نازان بگەڕێنەوە ماڵەوە. ئەو ڕێنماییانە تایبەتە بە هەموو تەمەنەکان. هیوادارین کەس هیچ کەسێکی لێون نەبێت، بەڵام باشترە خێزانەکان ئەو ڕێنماییانە بخوێنەوە لە حاڵێکدا کە ئەگەر یەکێکیان لێون بوو
چی بکەن باشە دواتر دوای ئەوەی کە ئەو سێ قۆناغت بۆ باس ئەکا هەمان کات ئامۆژگاریش دەکاتن چی بکەی باشە بۆ ئەوەی ڕوبەڕووی ونبوونی کەسە نزیک و ئازیزەکانت نەبیەوە. هیوادارین ئەو ڕێنماییانە بۆ سوود وەرگرتن بێت و هیواداریشین هیچ کەسێک کەسە ئازیز و نزیکەکانی لێون نەبێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتیش خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.